دوای دەکەینە 200 ساریش ئەمە وەختی لە بن عارزینە دەمرین دەڕۆین بەڵام عیلاج طبیعی هەر بەردەوام دەبیتن خزمەت خێر خۆشی بەردەوام دەبیتن. بسم الله الرحمن الرحیم بەردەوامین لە بەخشینی موژدە خۆشەکان خۆشەویستان لە بیرما لە ناو سیستمی خەستەخانەی لە ناو هەیکەلی دوو بەش دانەندرا بووم یعنی حیسابمان لۆ نەکردبوو لە بیدایەتی زوو ئەویش بەشی ددانی لەگەر بەشی عیلاج طبیعی بوو هۆکاری ئەوەی کەوا بەشی ددانمان دروست کرد ئەوە بوو یەکێک شوعبەی ئەسنانی لێدا نابوو ڕۆژی تەلەفۆنەکەم لۆ هات کابرایە گوتی دکتۆر هاتمە بەشی ددانی ئەوەندە پارەم چوو ئەمن عارەبانەی پاردەدەم لە بازاری ئەم لەبەر تو هاتیمی ئێرکوانە ئەگەر بمزانی بە ئەوەندە پارەم لێ دەستیندانەکەم دەردەهینە ئیدی ئەوە ئەمنی تاساند چونکە هیچ ڕەبتەکی بە من نەبوو ئەو بەشی ددانێ ئەو دکتۆرە ددانێکە لە ناو شوێنێکی بووم ئەمەش لەوێن دەربووم بڕیارمدا هەستام گوتم دەمەوانێت بەشی ددانی بکەینەوە ئیدی ئەوە بۆ الحەمدوللا بەشی ددانمان کردەوە هۆکارەکەی ئەوە بوو ویستمان ددانی نەخۆشەکان چاپ بکەین گوتمان باجەیەکیش بکەینەوە لە بۆ هەژارەکان بە تایبەتی ئێستا کە 2000 نزیکەی 2870 یەتیم هەوێ هەیە ددانی تێک بچیدێتە ئەو شعبەیە کەوا تەخفیزاتێکی زۆر ئیکار ئاسانێکی زۆر هەموو دکتۆرەکان دەستی خۆیان کردیتە خێر کە 8 دکتۆری دارمان هەیە کاتێک کە هەستم بەوەی کرد فەقیرەکان مەحرومن لەوەی کەوا عیلاج طبیعیەکی بە سعرێکی مناسب و گونجاوی لە بۆیان بکرێتن شوێنێک نەبوو لە هەولێرێکە کەوا بتوانێت عیلاج طبیعی بکاتون و بە جیهازی باش و جیهازی متەتەوەر و بە نرخێکی گونجاو لێیەکە لە بیرما جارێکیان لە ئۆفیسی بووم یەکە کات گوتی دەمێ بەشی عیلاج طبیعی لەگەرتان بکەمەوە گوتم عیلاج طبیعی ئەمنۆک و دکتۆری جەڕح زۆر خێبرەم لەسەری نەبوو پرسیارم لێ کرد گوتم جەلسەی بە چەندیە کو دەیکەن کاتێک کە باسی ئەو پارەیە کرد هەستم کرد بەڕاستی لە بۆ فەقیرێکی زۆرە کە پشت ئێشەی بگریتن بێتن ئەو جەلسەی بۆ پارانە بکاتن لێیەکە کاتێک کە ئەو ڕۆیشت بانجی مهندسەکانم کرد گوتم شوێنێکی فراوانم دەوێتن گوتیان شوێن نەمایە گوتم لە ژێرزەمینەکەی خەستەخانەی شوێنێکی فراوانم لۆدا ببڕن میکەنە هیچ هەندێک شت خەدەماتی خەستەخانەی هەبوو لام برد لە ناو خەستەخانەی بردمە دەرەوەی خەستەخانەی وەکو لۆندەری وەکو پاکردنەوە گوتم ئەشیا پاکردنەوە با لە دەری خەستەخانەش بی بەڵام ئەمن دەمەوێتن مەساحەکی باش گوتیان چی لێ بکەین گوتم ئەمن نازانم کەسی عیلاج طبیعیش نازانم لە گەرم نی ئێستا بەس ئەتو دیوارەکەم لۆ دروستکە و جەیەکەی دروستکە و لێگەڕێ هەتا ڕۆژی خۆی نەفەرێک خوا دەینێریتن ئێستاکە لە یادی دووەمین ساڵەی بەشی عیلاج طبیعی زۆر دڵخۆشم کە چەند نەخۆشە تا ئێستاکە توانیمانە هەتاوەکو ئێستا زیاتر لە 8,000 کەس چارەسەر بکرێ کە پێویستیان بە چارەسەری سروشتی هەبووە لە گشت تەمەنەکان بۆ گشت حاڵەتەکان کە پێویستە بە چارەسەری سروشتی چارەسەر بکرێت 8,000 کەس 8,000 کەس چارەسەری وەرگرتیە لە بەشی عیلاج طبیعی کە بەشێکی زۆران هەر بە خێری کرایە هەر هەمووشیان بە نرخی گونجاو کرایە چونکە دروستکردنی عیلاج طبیعی هەدەفەکەمان یارمەتیدانی نەخۆشە هەژارەکان بووە بزنس لە پشت ئەو ئیشەی ئەبەدەن نەبووە اللهم فەشهد کە ئەو قسەی لەبەر قیامەتیش دەکەم نیازی بزنسمان نەبووە نیازمان بووە کە یارمەتی نەخۆشە هەژارەکان بدەین کەوا چارەسەری سروشتیان لە بۆ بکرێتن بە نرخەکی ڕەمزی و گونجاو بتانن ئیدارەی خۆی بکەین 8,000 کەس لە خلالی 2 ساڵی بە ستافی لێهاتوو دەرچووی ئەو بەشەشی تێدا ئیش دەکەن کە هەمان دەرچووی ئەو بەشەینە و جیهازی زۆر متەتەوەر لە دەرەوەی وڵات لە بۆمان هینا گوتمان چستان دەوێتن ئیدی بەڕاوێشکردن تانیمان بەشی عیلاج طبیعی کە دەتانم برێم لە هەولێرێ تاکە ئەگەر لە کوردستان تاک نەبیتن بە تەکیدەوە کە بەشی ژنان بەشی پیاوان کە دکتۆری تایبەتمەند ئەوانەی کە ئیشەکەی لێ دەکەن و بە جیازی متەتەوەر و ئیشاءالله پەری زیاتر پێ دەدەین و خزمەتی زۆر زیاتر دەکەین خێرخوازان بەخشینەکان لەنگۆ خزمەتەکان لە دەستی ئەمین بە پشتیوانی خوای گەورە ئەو دوای دەکەینە 200 ساڵیش بە پشتیوانی خوای گەورە میهرەبانی دڵسۆزی و لێزانی